باشە لە ئەستەمبۆڵەوە خەلیل زێباری شارەزە لە بواری گەشت و گوزار بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمە کا خەلیل سڵاو لێبێ با سەرەتا قسە لەسەر ئەوە بکەین بە بەراو لەگەڵ ساڵانی ڕابردوو ڕێژەی گەشتیارانی هەرێمی کوردستان بۆ تورکیا و بەتایبەت ئەستەمبۆڵ بە چ شێوەیەکە زیادی کردووە یا کەمی کردووە کا خەلیل؟ سلااو لە تو لە بینەرانی کەناڵی کوردستان 24 کا کامێران بەنسبەت ڕێژە ئەکید زیادی کردووە 150 زیاتر زیادی کردووە ئەوەش ئەو کار دەگەڕێتەوە لەبەرەوەی 2 ساڵ کۆرۆنە بوو 2020 و 21 و لەگەلەوەش لەخوا بە زیاد بیت ئێستا ڕاتب لە کاتی خۆی دەدرێتە هەوڵاتیان ئەوەش هەوکارە و بەڕاستی منافەسەش لە بینی کۆمپانیەکان دروست بووە بۆ ئەوەی سعری پرۆگرام گروپ بەنسبەت بە عام ڕەحلەکان زیاد بۆ گەشتەکان زیاد بۆ لە هەولێر سعر بە ساڵەکانی ڕابردوو سعر هەرزانترە بەنسبەت گروپ چکە زۆربەی خەڵک ئەوەی بە عایلە دێت بۆ گەشت بە گروپ دێن لە بۆی تەکلیفەی هەرزانترە لە ئەوەی بەخۆی پلێت ببڕیت و بێت هۆتێل حجز کاتن باشە باشە کا خەلیل سەبارەت بە گەشتیارانی هەرێمی کوردستان یعنی خەڵکی تورکیا بە عام چۆن دەڕوانە گەشتیاری هەرێمی کوردستان بە زەنگینیان تێدەگەن یان وەکو گەشتارێکی ئەوروپی کە دەڵێن ئەمانە پارە نادەن تەنیا بۆ سیاح ینی بۆ بینین دێن ناکید بەس مسافری مە بەعام ینی خەلکی مەفتدەین بۆ ئێرە بۆ شوێنێک بچن پرسیار دەکەن تەبیعەتی خەلکی تورک ئەوەیە پرسیار دەکەن خەلکی کوێی ینی خۆ بۆ خۆیانیش پرسیار دەکەن بەس بێژن عێراقینە یان لە کوردستان هاتوین ڕاستەن حساب دەکەن دۆلار یان ڕاست دەجن ئێوە پارەتان هەیە و فکرەوە دەکەن کو زەنگین هەمویان نانی بە زەنگین تەمەشامان دەکەن شت ینی ئەسعاریان عفوا ئەکید بە زەنگین تەمەشا دەکەن و ئەسعارەکانیش بخۆی تورک بەعام لەگەڵ غەریب استغلالی غەریب دەکەن بەعام ئەگە شارەزایی نەبیت ئەکید بۆ عێراقی و کورد خاستان بزانن هاتووە سعرەکان ئەکید زیاتر پێدەن بەس باشە خەلکی ما حتا حەدەک شارەزاییان بۆ دروست بووە معاملە دەکەن و لە زۆر شوێن پرسیار دەکەن پێشی ئەوەی چت بکڕن ئەوەیەک لە نقطەکانی باشە بەس ئەکید هەر استغلالی دەکرێن باشە ئەگەر ینی تەخمینی دابنین لە وەرزی گەشتدا پشوودا پێت وایە پارەیەکی زۆر لە هەرێمی کوردستانەوە بچێتە تورکیا تأکید زۆر دەڕواتن ئێستا زۆر خەلکی منطقەی دهۆک و زاخ و هەولێرش ئێستا فێر بوونە لە ڕێگای حدود دێن ئیبراهیم خەلیل بۆ شەرنەخ سەفەر دەکەن ئەکید تەکلیفەی هەرزانتر دەبیت لەوەی سلێمانی ناتوانن زەحمەتە بۆیان لەوەی دەبی لە مەتاری سلێمانی سەفەرکەن و شارەزاییانیش نییە و ئەوەیش دەوری خۆی هەیە زمان لغەت بۆ خەلکی دۆک ئاسانترە بۆ ڕێگای بێن زیاتر لێک تێدەگەن تەکلیفەی هەرزانتر دەبیت لەوەی سلێمانی بێن بەس پارێکی زۆر ئەکی دەڕواتن ئێستا زیاتر یان گەشتەکان لە ڕێی فڕۆکەیە یان لە ڕێی ئۆتۆمبیل یان لە ڕێی پاسەکانە لە پاسەکان کم بیتەوە زیاتر فڕۆکەیە و زۆر خەلکیش ئێستا فێر بووە بە ساری خۆی دێت ینی زۆر برادرن دووسێ برادرن ڕەفیقی یەکن بە عایلەوە گەشت دەکەن دووسێ سارە دێن لە زۆر شار دەمینێنەوە هەر شارێک و دووسێ ڕۆژ دەمینێنەوە دێن بەس بە فڕۆکە و لە ڕەحلە گەشتەکانی ناوخۆیی تورکیاش زیاد بووە گەلێک زیاد بووە یعنی دێنە شەرنەخ بۆ دهۆک بۆ ماوەی 2 ساعت 3 ساعت زۆر دەگەنە شەرنەخ لەوێ سەفەرەکەن زۆر فەرقە و هەرزانترە بۆیان ئەوجا بە فڕۆکە زیاترە لە هەولێرش ئەکید ڕێژەی فڕۆکە گەلێک زیاد بووە ئەوە شوەی لێکردێک و ئەسعاری گروپات هەرزانتر بیت و منافسەی لە بینی کۆمپانیەکانیش ئەوەیە بۆ ئەوش نقطەکە بۆ باشی هەوڵاتیان ئەو منافسەی دروست بوو لە بینی کۆمپانیەکان سعر دابەزیهی پرۆگرامەکان لە ینی بین مقارنەکەین لەگەڵ ساڵەکانی کە ڕابردوو پێش کۆرۆنا سارەکان ئەو ساڵ گروپ ئەگەر تەمەشای بلێتی فڕۆکە بکەین لە هەولێر بۆ ئەستەمبۆڵ یان بۆ ئەنتالیان بۆ ئیزمیر بۆ هەر شارێکی تورکیا بە بەراورد لەگەڵ ڕحلێکی داخلی ینی لە شڕناخۆ لە شڕناخ و هەولێر ئەوەندە زۆر دوور نین تەمەشا دەکەین جیاوازێکی زۆریان هەیە لە پارە
پێ دوایە هۆکارەکەت چیە ئیستیغلال هەیە ئیستیغلال نییە چونکە بە تایبەت من بۆ باسی ئیستیغلال دەکەم زۆربەی فڕۆکەکان کۆمپانیەکانی تورکیان ئەوان باڵا دەستن بالنسبة لرحلات داخلي أكيد أسعار فرق استلبيني هولير وبغداش أسعار كان زور هرزانترا أكيد رحلات داخلي بالنسبة تاكس وبالنسبة زور فرقي هي هرزانتر دبيت وطبعا لشر نقش رحلات زياد كرو لماردين هي أويش هدف يعني أويا زياتر خلكي خومان بين لو يجش بكن وخلكي مش راستي بوين زور باشترا فرق ني خاص كان بو خلكي دوهوك بو هولير 2 ساعات بو يرج 2 ساعات 2 ساعات نيه فرق نيه بس بالنسبه سعر زور فرق هيا لو يروح لي قشتكي ناخوي تركيا لا هوليرش مشكله كاويا كاميران خلكي ما بعام همو كاتك وكو اوروبينيه فكر كت باش ششمان باش دوما قش دكم بخوي بليت ببريد بسعرك هرزان همو ما خلكي ما بعام بيش قشتك بحفتك يعني بسيروج يعني بتشارج فكر لك سفر كاتن اكيد او كاتش بليتي كم دمينيته ولا صرح لك اكيد او زور هوكاري هيا بو اوي خلق بقراني بليت ولا جريد نكو اگر تو بروجرامي خداني بو دو مانجي سفر اكيد بليتي هرزانتر تواني والجري بهمو ناحيه فندق همو تشتري تواني هرزانتر والجري بجروبش شو استني اسلامي جروبش وكو كلاسات اللي هاتوا او جا دتوانن خلتك بيش وقت حجز كان دتوان هرزانتر بيت لوي تو بيش حفتك بليت ببري هرزانتر دبيتو واحتمال جيجاش نبيت بس اكيد لهولير سعر جرانترا لزور شاركين كان خليل زێباری شارەزا لە بواری گەشت و گوزار کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستەمبۆڵەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین